گەڕەکانی لە دوای 2023 کە دروست کراوە ئیسە لە بودجەی تازە بودجێکی زۆر بەلا بۆ کەرکووک تەرخان کراوە پارێکی زۆر تەرخان کراوە بۆ کەرکووک بەڵام لە محافظەیە و لە شارەوانی کەرکووک ئەمە پێڵە ئەم گەڕەکانە سیانزە گەڕەکەن پیانن مناتق عەشوائیە شملی خزمەتگوزاری ناکات ئێمە وەکو ئەم گەڕەکە چوینم سەردانمان کە سەردانی شارەوانیمان کرد و شارەوانی لزنەی هێنا و عرزەکەشیان پیاوەر کرد و کۆڵانەکانیان پیاوەر کرد و بودجەکەشان حساب کرد و کولفەی مەساریفەکەشان دەرکرێت ئەوە دەچێت وتیان چاوەڕێ مانگە تا مانگی 4 تا بودجەی کەرکووک دەرەچێت چاوەڕێ مانگە تا مانگی 4 مانگی 4 لە شارەوانی بردمانە بۆ محافظە لە محافظە بێ ماڵێ کاکە ئەو گەڕەکانە سیانزە گەڕەکەن شملی هین ناکەن شملی خزمەتگوزاری ناکەن لەبەر ئێمان پیاڵن ئەم گەڕەکانە دوای 2023 دروستکە پیاڵە مناتق عەشوائیە شملی خزمەتگوزاری لە کەرکووک ناکەن ئەمانە لە غەیری پرۆژە ماسەر پلانی کەرکووکان ئیتر ئێمەش داوامان حکوومەت هەیە هەرچی زۆر ئاورە لەم گەڕەکانە بداتەوە سەرێکە چەند کۆڵانێک لە گەڕێکێکە لە گەڕێکی وەکو بارودخانەیە چەند کۆڵانێک سەب کرا و قیرتاو کرا و هەموو شیشی بۆ کرا و لە چەند کۆڵانێک شەوەکو جەناب تەنەبین ئەو گەڕەکەکانەوە ئەو حەڵ گەڕەکەکەمانە کایبینن هەروە بە خۆڵ و بە پیسی ماوەتەوە ئیتر نازانم حکوومەتە چاوەڕێکی بۆ ئیلا شمل گەڕەکە کوردنشینەکان ناکە بۆ شمل گەڕەکە عەرەبنشینەکان زۆر گەڕەکە 16 ئۆکتۆبەر دروست کرا و خزمەتگوزاری بۆ ڕۆ بەڵام گەڕەکانی مە دوای 2023 دروست کرا و بە ماستەر پلانێکی زۆر جوان و زۆر ڕێک و پێک و پوختە دروست کرا و کەچی شتێکی بۆ ناکرێت زۆر سپاس وەکو خەڵکی کەرکووک بە سیاسی زانین لەبەرەوەی گەڕەکە عەرەبنشینەکان و تورکماننشینەکان شمل نەکا و گەڕەکە کوردنشینەکان شمل ناکە بە تایبەتیش گەڕەکی بارودخانە و پەنجا عەلی فەیلق ئەمانە لە ماستەر پلانەکە دەرکراوە بە هەموو شێوەیەک بەڵێ 100% بڕیارەکە سیاسیە خۆی لە ڕاستیدا خەڵکی ئەم گەڕەکە با بڵێن تەجاوزەکان زۆربەی زۆریان یا خەڵکی هەژارن یا باری داراییان تا ڕادەیەک ناجێگیرە بۆ هاتوونەتە ئەم تەجاوزانە و زۆربەی زۆرشی خەڵکی ئاوارە بوون و هەمووی 13 ساڵ ئاوارەیان کێشاوە و کاتە لە سەردەمی حکوومەتی بەعسە لە دوایەوە کە دوای پرۆسە گەڕاونەتەوە بۆ ئەم شارە بە هیوایەوەی ژیانێکی خۆشتر و ئاسوودەتر لە پێشووتر بەڵام تۆ کە گەڕاونەتەوە کەرکووک ئەبینی یعنی ژیانیان هەمان ژیانی ئاوارەیە بەڵام بە شێوەیەکی جیاوازتر ئەبینی لێرە هیچ خزمەتگوزاریەک نەکراوە بۆ گەڕەکە کوردیەکان بە تایبەتی وە گەڕەکە تەجاوزەکان بە تایبەتی تر لەبەر ئەوەی ئەمە هەستەکەی نەعەدالەتی هەیە لەم بودجەی کە تەرخانەکرێ بۆ گەڕەکەکان ئەی تو ئەبینێکی دەگەڕێکێکی عەرەبی زۆری فەرق هەیە لەگەڵ گەڕێکی کوردیە ئەگەر تۆ سەیری ئازادی و ڕەحیماوە و ئەم گەڕەکە کوردیانە بکەین کە خۆمانە تەجاوزنی بەڵام خزمەتگوزاریان زۆر کەمترە ئەبینی زۆربەی دام و دەستگا حکومەکان کراونەتە ئەوە ئەبینی کە لە کاتی ئەوەی کە قەیرانی دارایی ئەم شتانە هاتووە گەڕەکە کوردیەکان هیچ جۆرە کەسابەت دەگیتیانەمەوە هەتا خەڵکی خاوەن تەکسیش ناتوانێت گوزەرانی یعنی بە ڕۆژانی بەڕێوەبەرێم بۆ ئێمە داواکارین حکومەت عەدالەت هەبێت لە پرۆژەکانیە ئەم پرۆژانی کە ئەیکا بە یەکسانی دابەشیکا لە نێوان گەڕەکەکانە خەڵکی ئەم گەڕەکە تەجاوزانە کەسی خەڵک نییە لە وڵاتێکی کەواتی بێتن هەمووی خەڵکی ئەم شارەیە و مافی خۆیەتی لە شارەکەی خۆیان بە ئاسوودەی و بە خوشي بجد. فيما يخص موازنة هذا العام طبعا هو المتفق عليه أنه الخطط تقدم من قبل الدوائر حسب القطاعات البلدية فيما يخص مركز مدينة كركوك أنه تقدم الخطط إذا حسب كل قطاع احتياجاته من ناحية مشاريع التبليط الخدمات الأخرى الماء المجاري لأنه كل مشروع يقدم من قبل البلدية يجب أن يتم عرضه على الدوائر المعنية حتى لا تكون هناك تعارضات يعني المشروع تقدم دائرة البلدية يجب أن يحظى بتوقع دائرة الماء والمجاري والكهرباء حتى لا تكون هناك تعارضات تعيق تنفيذ المشروع والفكرة أنه يجب أن تقدم الخدمات لكل أحياء مدينة كركوك وحسب القطاعات التوزيعات تكون حسب القطاعات كل قطاع له مدير يقدم احتياجات القطاع فيما يخص الأمور تخص المنطقة إذا كانت طبعا الفكرة أنه التبليط يكون داخل الأفرع هو تبليط بالكونكريت